سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاستانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشاناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ هەردوو کامێرمانی هاوکارم هەرێ محەممەد و ڕێناز ئەرسەلان پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ لە قەڵاتدزەین لە خزمەتی هاوڵاتیانی قەڵاتدزەداین دەمانەوێت لەوێەوە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بگوازینەوە. بەڕێزان لە 24 ساڵی 1974 حکومەتی ڕژێمی لە ناوچوو بە چەکی ناپانمی قەدەغەکراو ئەم ناوچەی بردومان کرد کە تێیدا وەکو دەگێڕنەوە بە پێی بەڵگەکان زیاتر لە 100 شەهید و 370 کەس بریندار بوون کە بەشێک لە خوێندکارانی زانکۆی ئەو کاتە کە لە شاری سلێمانیەوە ڕایان گواستبوو بۆ قەڵاتدزە بەشێک لە خوێندکارانیش بەهۆی ئەو بردومانەوە تووشی ئەو زیانە بوون. ئەمڕۆ لەم یادەدا لە خزمەتی قەڵاتدزێ و قەڵاتدزیەکان داین دەمانەوێت پەیامی هاوڵاتیان بگوازینەوە لەوێەوە بۆ سەر شاشەی پەیام. دەمانێت بزانین پەیامی هاوڵاتیان لەم ڕۆژەدا چییە؟ لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. لە ساڵی 74 بردومانی قەڵاتدزە کرا. تۆکو قەڵاتدزەیەک لەم ڕۆژەیە خەڵکی ئەم ناوچەی لەم ڕۆژەیە چ پەیامێکت هەیە؟ چۆن باسی ئەو کارەساتە؟ ئێمە وەکو خەڵکی شاری قەڵاتدزەی ئێمە لەو ڕۆژەدا پەیامی خۆمان ئاراستەی بەرپرسان و لانە حکومەکان دەکەین کە بەڕاستی ئاوڕێجددی لەم دەڤەرە بوونەوە لەڕووی ئابووری بەڕاستی زۆر داتەپی و خەڵکی زۆر ئەوەی کە هەیە زیاتر خەڵکی فەرمانبەرە یان پێشمەرگەیە وەکو ئیش و کار و شێوە بەڕاستی زۆر خەڵکەکە کەمیشە لەبەرەوەی گوتوان دوورە هیچ مەرزیشوە بەسەرەوە نێت تا مەرزی شێرێسان نەبوو بۆ نێودەوڵەتی ئەوەش تەنها بڕی کەمی سوودی هەیە بۆ ناوچەکە. ئەو گەنجانش بەڕاستی گەنجانی قەڵاتدزە بەڕاستی گەنجانێکن کەم خزمەتن وەروەها هیچی شتێکیوان بۆ نەکراوە کە بتوان لە شوێنێکی وا دەکە کات بەسەر بەرن وەروەها بتوانن ڕۆلی خۆیان بگێڕن لە کوردستاندا. وەڵای وەک دانیشتوێکی قەڵاتدزێ ئەنی هەتا وەکوی ئێستا خەڵکی قەڵاتدزێ بێبەش کراوە لە کۆمەڵێک ماف و ئیمتیازات کە حەق خۆتی بەحکمی ئەوەی قەڵاتدزێ لانکەی شۆڕش بووە هەموو کاتێک ڕوبەڕووی کۆمەڵێک گرفت و نەهامەتی بۆتەوە. بەنمونە وەکو ئەمڕۆ 24/1974 کە کۆمەڵێک شەهیدی داوە لە پێناو قەڵەم تاوەکوی ئێستا حکومەتی هەرم نەیتوانیوە قەرەبووی ئەو بنەماڵانە بکاتەوە وەک پێویست. هەتاوەکوی ئێستا هیچ شتێکی وەک پێویست نەکراوە. ڕاستە کۆمەڵێک شتی کراوە بەڵام وەکو ناوچەیەکی دابڕا و ئیسابی بۆ کراوە تا ئێستا. ئێمە کۆمەڵێک داواکاریمان هەیە وەکو دانیشتوانی شاری قەڵاتدزێ کە زۆر ئاسانیشە هەم سوودگانە بە حکومەتی هەرم هەم سوودگانە بە کۆمەڵێک گەنج و دانیشتوانی ئەم شارە. داواکارەکان چین؟ کردنەوەی مەرزی چێلێ کە بەڕسمی بکرێت و بەنێودەوڵەتی بکرێت کە دانیشتوانی شارەکە لێی سوودمەند دەبن و هەروە بێتەوە کۆمەڵێک زانکۆی تایبەتی بکرێتەوە بەڕاستی لە ڕووی خزمەت گوزاریەوە جادۆبانەکە ماوەک پێویست نییە جوست سایتکردنی جادەی ڕانی و قەڵاتدزێ کە ڕۆژانە دەبینین بەدایان کارەساتی نەخوازرا لێ ڕوودەدات کە ئەمەش هەر نەهامەتیەکترە بۆ شارەکە. لە 24/1974 سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کورد و کوردستان دانوێنم بەتایبەت شەهیدانی 24/1974 هەمومان دەزانین لەو ڕۆژەدا لە 24/1974 ڕژێمی بەعز بە چەکی لاپەڵمی قەدەغەکرا و شاری قەڵاتدزەی بردومان کرد. لە سعات 9 سەلبانی 4 فڕۆکە لە فڕۆکەخانەی کەرکووکەوە هەڵدەستن و بەرەو شاری قەڵاتدزە دێن
کە لەو کاتەدا تاکە زانکۆ لە هەموو کوردستان لە شاری قەڵازێ بوو کە لە پێشتردا لە شاری سلێمانی بوو بەهۆی کۆمەڵی هۆکارەوە ئەم زانکۆیە لە سلێمانیەوە گوازرایەوە بۆ قەڵازێ. لەم ڕۆژەدا کە بۆ دومانی شاری قەڵازێکرا لە ڕێگەی ئەم چوار فڕۆکەوە نزیکی زیاتر لە 160 شەهیدماندا و نزیکەی 350 برینداری لەکەوتەوە بەهۆی زۆری شەهید و بریندارەکانەوە مامۆستایانی ئاینی لەو ڕۆژەدا بڕیاریاندا دوو سێ شەهیدەکان بخەنە ناو گۆڕەوە تەنانەت بەهۆی ئەوەی کە جەستیان پارچە بوو شەهیدەکان و قەڵتانی خوێن ببوو تەنانەت مەجالی ئەوە نەبوو کە تەنانەت جەستەشان بشۆرەیە و بەهۆی زۆری بریندارەکانەوە بەشی زۆری بریندارەکان ڕەوانی ڕۆژهەڵاتی کوردستان کران و لەوێ لە شاری سەردەشت چارەسەریان بۆ کران. ئێمە ناڵێن بۆ شاری قەڵازێ لە ئێستادا هیچ نەکراوە شت زۆر کراوە بەڵام بە بەراورد بەوەی کە قەڵازێ لە ڕابردوو بەسەری هاتووە قەڵازێ شانی زۆر لەوە زیاترە. بەی شتێک پاداشتی ئەو شەیدانە ناکرێتەوە کە لە ڕابردوو قەڵازێ داوێتی بەڵام من پێم وایە لە ئێستادا باشترین پاداشت بۆ دانیشتوانی شاری قەڵازێ وەک وەفایەک بۆ خوێنی شەیدان ناسلاندنی مەرزی چێلێ بە مەرزێکی ڕسمی و مەرزێکی نێودەوڵەتی. ئەمڕۆ لە قەڵابزەین تاوەکوی ئێستا حکوومەتی هەرم نەیتوانیەوە قەرەبووی ئەو بنەماڵانە بکاتەوە وەک پێویست بەڵام ئەوەی کە جەیداکە هەموو ساڵە ئەو یادا زەرکەشێنەکە بۆ خەڵکی قەڵازێ لەبەرەوەی کۆمەڵە گوعد و بەڵام دەدەن بە قەڵازێ هیچی جێبەجێ ناکرێت. خەڵک نیگەرانی هەیە خەڵک زامەکانی ساڕێژ نەبوون کردنەوەی مەرزی کێلە و بە تایبەتی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلە داواکاریی گەورەی پشدەریەکانە بەڵێنی بڕی قەدار دەدەنە گەنجان بۆ هەڵناخەڵەتن گەنجان زۆر لەوە وریاترن بەڵام بەداخۆ بەهۆی ئەو ململانە سیاسی کە لە کوردستان هەیە و دۆخی ئێستای پەرلەمانی کوردستانیش نەتوانراوە داخوازەکانی ئێمە خەڵکی جێبەجێ بکرێت. بە خۆمان ئاوادارمان نەکردبایەوە ئێستا هەر کەلاوە دەبوو قەڵازێ. حکوومەتیش بەداخەوە لە ئاز قەڵازێ و لە ئاز هەڵەبجە و شوێنە کاولکراوەکان خەوتووە. ئەنی پێم وایە خەڵکی منتیقەیە زۆر لەوە زیاتر دەهێنێ ئەو هەموو نەهامەتی و ویلاتی کە بە سەختکە منتیقەیە هاتووە ئەم ناوچەیە هاتووە ئەوە دەهێنێت کە خزمەتی گەورەی بکرێ. بەناوی خی گەورە لە ساڵیادی کارەساتی 24 سواری ساڵی 1970 لێرەوە سڵاو نێرە بۆ گیانی پاکی شەهیدانی ئەم کارەساتە دڵتەزێنە وە سڵاو نێرە بۆ گیانی پاکی قوربانیان و زیان لێکەوتوان و لێرەوە داوا دەکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان لەم یادەدا ئاوڕی زیاتر لە دەڤەرەکە بدەنەوە ئاوڕی زیاتر بنەماڵی شەیدان بدەنەوە چکە بێگومان قەڵازێ منبعی پێشمەرگە و شوێنی حەوانەوەی پێشمەرگە و شوێنی خەبات و بەرخودان بووە قوربانی زۆری داوە پێویستە لەم یادەدا حکوومەتی هەرێمی کوردستان کاربەدەسان حکومڕانانی ئەم وڵاتە چیتر بێخەمانە بەو شێوەیە بەرامبەر بە قەڵازێ ڕەفتار نەکەن چونکە بێگومان لەم قەیرانە سیاسی و داراییەدا کە ئەمڕۆ خەڵکی کوردستان تێکەوتووە خەڵک چاوی لە حکوومەتەکەی خۆیەتی ئاوری لێ بدێتەوە بەتایبەت بنەماڵی شەیدان کە سوکاری زیان لەکەوتووە و هیواداریشین ئەم قەیرانە سیاسی تێبپەڕێ وولایەنەکان ناتەبایی سیاسی وەلا بنێن لە جیاتی بەرژەوەندی حیزبیەکان بیل لە بەرژەوەندی خەڵک و خاک و گەل وڵاتەکەیان بکەنەوە. وڵا سەری ڕۆژ و ناوازش بۆ ئەو شەیداندا دەمێنم من دیارە من وەکو هاوڵاتیش خەڵخەڵازێ هەردوو ڕداوەکان ببیردێ هەر لە ساڵی 1970 و 1970 دا لە 1970 لە پۆلێکی دایی بووم کە کاتی زیان داینەوە تارەکان هاتن قەسویانکردن کارساتی زۆر دڵتەزێن بۆ هەموو شەهید و شتە لێکەوتەوە و لە 1970 کە ویادی ئەو شەیدانە هاتین بە ڕێپیان بەرەو گۆڕستانی شەیدان ئەو یادمان کردەوە بەڵام ئەوەی کە جەیداکە هەموو ساڵە ئەو یادا زەرکەشێنەکە بۆ خەڵکی قەڵازێ لەبەرەوەی کۆمەڵە گوعد و بەڵام دەدەن بە قەڵازێ هیچی جێبەجێ ناکرێت ئەوەی کە خۆشحاڵی و خەڵکی قەڵازێ پێ خۆشحاڵ دەبێت تەنها ئەوەندەیە کە ئەو خەڵکی کە لێک دابراوە چۆتە شارەکان لێرێکتە دەبینەوە دەست ئامێزێکتە دەبن و خۆشی کرد دڵیانەوە و داواش دەکەم کە حکوومەت ئەو وەڵانێنی کە دەیدەن لە سەردەمی یادەکاندا جێبەجێیان بکەن لە 2007 سەرۆژی حکوومەت هات بۆ ئێرە بعد بێساڵێکی لە مۆنمەت شەیدان یادی شەیدانی قەڵازێ دەکەینەوە بەڵام تا ئێستا 2017 هەتا ئێستا یادە نەکراوەتەوە. ئەم کارەساتە کە 33 ساڵ بەر لە ئەمڕۆ ڕوویداوە کارەساتێکی زۆر جەرگ بڕ و دڵتەزێن و گەورە بووە بەنسبەت ئەو سەردەمەوە کە بە چەکی ناپاڵمی قەدەغداو ئەنجام دراوە ژمارەیەکی زۆر شەهید ژمارەیەکی زۆر زامدار ژمارەیەکی زۆر وێرانکاری بەدوا دەهاتووە. ئێستا کە یادی دەکەینەوە ئەم خەڵک و جەماوەر و پشدەرە هەر لە زۆرێک لە مەزڵومی و لە ستەمدیدەیی و لە بێنازیدایە پێویستە دەسەڵاتی کۆماڵی دەسەڵاتی کوردی بە تەواوی بێتە سەرخەت کە خزمەتێکی شایستە بە پشدەریەکان و بە هەموو ئەو شوێنانی کاول کراون وەکو پشدەر کە لە ساڵی 89 ناوەڕاستی 89 یەک پارچە ئەم پشدەرە کراوەتە ئەرزی محەرەمە لەلایەن حیزبی بەعسی
فاشست ڕۆخاوەوە خەڵک نیگەرانی هەیە خەڵک زامەکانی ساڕێژ نەبوون بڕکە زۆر لە زامەکان تەشەنابوون و ئازاری نوێیان بەبەرداکراوەتەوە بە بێبەڵێنی و بێوەفایی و بێئەمەچی دەسەڵات بەرامبەر بە شەهیدان و بە خەڵکی مەزلومی کوردستان و بە خاچی وێرانکراوی کوردستان. ئێمە هەوڵی زۆرمان داوە یەک لە هەوڵەکانەوەی کە ئێستا ڕێگاگە قتاو دەکرێت و بەرنامەشمانە کە دوای ئەم مناسبەیە ئەو لیژنەی کاتی خۆکوچی لە بەغدا بە هەمان شێوە ئەو لیژنەیە سەردانی بەغدا بکاتەوە ئەو ئیشانەی کە ماوە لە ڕووی ئیداریەوەی شەکان تەواو بکات. هەموو ساڵە لەم بۆنە ئەم بۆ ناکرێتەوە بەڵام خەڵک ئەوەندێ من دوان من گلەییانێ ئەڵێ تەنها بۆنەیەکە و تەواو. ئاخر بۆنەکە ئەمە علاقەی بەدەسەڵاتەوە هەیە ئێمە ساڵانە نامەی ڕسمی کەوا کۆمەڵی خاڵی زۆر گرنگ لەخۆ دەگرێت کە پەیوەندیدارە بنەماڵەی شەهیدان بە شوێنە گەشتیاریەکان بە تشت و کاڵ باوەدانکردنەوەی پشدەر نامەی ڕسمی منداوەتە سەرۆکایەتی حکوومەت هەموو ساڵێک کۆمەڵی خاڵی زۆر گرنگی لەخۆ گرتووە بەستا ئەستا وەڵامێکی پێویستی نەدراوەتەوە. طبعا 24 بۆ پشتەرەکان دوو دەلالتی هەیە دەلالتی یەکەمیان کارەساتی بۆمبارانکردنی قەڵازەی خۆشەویست بە چەکی ناپاڵمی قەدەغرای نێودەوڵەتی کە ئەمەیان بەڕاستی لە کاتی خۆیدا بێدەنگی زێنهێزان و بەرژەوەندی پەرستان وای کرد کەوا دەرفەت و بەربڕەخسێنێ بۆ ڕژێمی بەعسی فاشی کە دواتر کارەساتی ئەنفال و کیمیاباران بێتە پێشەوە و زیاتر دەرەندایەتی خۆی بەرامبەر بە گەلی کورد بکات. و هەر لە هەمان کات دەداوەتی کە بریتیە لە یادی ڕاپەڕی ساڵی 82 کە ئەمەشان ئەوە دەدەخاتی گەلی کورد هیچ کاتێک واز لە مافەکانی خۆی نایێنێ بەردەوام دەبێت لە خەبات پێکۆشان و بەخشینی خوێن تا گەیشتن بە ئاواتی گەورەمان کە بتێ سەروەری کوردستان و سەربەخۆی کوردستان. خەڵک گلەی زۆر زۆرە ئەڵێ هیچمان بۆ نەکراوە ڕاستە؟ ئەگەر بڵێن هیچ نەکراوە نەخێت گشت کراوە بەڵام بەڕاستی لە ئاسی پێویست و لە ئاسی ماندووبوون و قوربانیدانی پشتەرەکاندانیە و پێویستە حکوومەت زیاتر هەوڵ بدا بۆ ڕازیکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدان. ئەو مەرزە چییە کە خەڵک باسی لەوە دەکاڵە مەرزی کێلەیە بەڕەسمی بناسیێنرێت بۆی کە خەڵک زیاتر کاری هەبێت؟ کردنەوەی مەرزی کێلە و بەتایبەتی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلە داواکاریی گەورەی پشتەریەکانە و زۆر گرنگ و پێویستە بۆ کردنەوە و ڕەساندی دەرفەتی یاخود هەلی کار بۆ پشتەریەکان و هەروەها تەنانەت بۆ پشتەر نابەڵکو بێتوێن سود و کەڵکی دەبێت. الحەمدولله ئێستا دەستکراوە بە قیرتاوکرد و خۆشکردنی جادەکە بەڵام ئێمە گرفتی یاساییمان هەیە ئەمە پێویستە لەڕێی سەرۆکایەتی کۆمار و پەرلەمانتارە بەرزەکانمان لە بەغدا و تەنانەت لە کوردستان کار بکەن بۆ هەڵکردن و چارەسەرکردنی کێشەی یاسایی مەرزی کێلە چونکە گرفتی ئەومان هەیە لەسەر نقطەی سفر لە مەرزەکەمان گرفتمان لەگەڵ کۆماری ئیسلامی. کاکە گەنجان داواکاریان زۆرە ئێمە لەوەتی شەڕی داعش بۆ 2 ساڵ بە خۆبەخشی بە بەردەوامی لە بەرەکانی جەنگ بووین کە ئێمە تا ئاخر فیشەک لە بەرەکانی جەنگ بەرامبەر دوژمنان وەستاوینەوە بەڵام ئەوە حکومەتە ئەوەی دەسەڵاتی ئەمڕۆکەیە کە ئاور لە گەنج ناداتەوە. گەنجان ئاوەرە بوون دەڕۆن بە وڵاتان دەخنکێن لە دەریاکاندا لە ڕۆژێکی وەکە ڕۆژدا دێن چەند بەڵێنی بڕی قەدار دەدەنە گەنجان بۆ هەڵناخەڵەتن گەنجان زۆر لەوە وریاترن ئەگەر بەڵێن نەبەنە سەرێ ینی ئەوانە گەنجان مەجبورن ڕێگای در و ڕێگای مردن و ڕێگای هەڵداشتن بگرنە بەر. هیچی واتان بۆ نەکرا کە جگە دڵخۆشی بێت؟ نەخیر ئێمە وەک پێت دەڵم 2 ساڵ بە خۆبەخشی لە بەرەکانی جەنگ ماوینەوە تا ئێستا داش نەمەزراوین تا ئاخر فیشەک شەڕی خۆیان پێکردین و ناردینیانەوە ماڵەوە هیچمان بۆ نەکراوە. ئێمە بوون شەڕەکەمان کرد خەڵکیش لە ماڵەوە 3 میلیۆن وەردەگرێت معاش وەردەگرێت و ڕۆژێک جەپەکانی دیۆ مەگەلەتر یادە چی بێەوە بەخش هەموو ساڵە یادەکرێتەوە کۆمەڵێک کەس دێن و کۆمەڵک کەس دێن و یادەکەن ئەڕۆن دێن تەنها بریندارمان دەکەن تەنها چەند بەڵێنێکمان پێدەدەن ئەو بەڵێنانش کە ڕۆیشتنەوە دەچنە مۆڵگەکانی خۆیانەوە لە ڕێگا لە بیریان دەچێتەوە نەک ئەوەی کەوا بەدڵ بۆمان جێبەجێ بکەن. ئەندام پەرلەمان ئەمڕۆ لێرە ئامادەی
چ بارگە و بنیەکدان هێناوە بۆ خەڵکی قەڵاتزیەکان چ ئومێدێکتان پێدان تەنها یادێ بکرایەوە تەواو ڕۆی یاخود ئومێدێکتان بەخشی بە خەڵکی قەڵاتزیەکان و بۆی برینەکانی ڕابردویان ساڕێژ بێت بەداخەوە لە سای ئەم حکومڕانە شکست خواردووەوە کە فێری بە هەدەردانی سامانی گشتی و دزینی سامانی گشتیە ئێمە ناتوانین هیچی وا ئومێد دەبین بە هاوڵاتیان تەنها ئەوەیە یادێکی ڕۆتینیەکرێتەوە ئەم یادانە دوو سوودی هەیە سوودی یەکەمیانەوەیە کە ئەم یادەوەریانە لە زیهن و خەیاڵی نەوەی نوێ زیندوو ڕائەگیرێ کە ڕۆژگارێکە بوون میلەتەکەمان قڕەکرا و سیاسەتی جنۆسایدی لەسەر بیاداکرا دووەم ئەوەیە کە بەرپرسان گویان لە سکاڵا و خواست و داوای هاوڵاتیان و کە سوکاری شەهیدانە ئەگەر ڕابسڵەچێن ئەگینا بەداخەوە ئەوە تا دوای 43 ساڵ لەو کارە ساتە تەنها ئێمە ئەبیستینەوانێک کە خۆزگا ئەخوازرێ هیوا ئەخوازرێ لە کاتێکە ئەم هەموو دەرامەت و مقدراتە لەژێر دەستی حکوومەتی هەرێمی کوردستان شایە باسی دوو سوودێکرد بەڵام پێ دوانێ زیانێکیشی هەبێت ئەویش ئەوەیە کە ساڵانە برینی خەڵک ئەکولێنرێتەوە و تاو خۆی ینی یادکردنەوە کۆڵێت تاجەگوڵینە هاتون و لێو تاوی بە دڵنیاییەوە ینی یادکردنەوە سوودی هەیە لە هەموو دنیا یادکردنەوە هەیە یادکردنەوەی هۆلۆکۆست هەیە یادکردنەوە یاد سێمتەبەر هەیە قوربانیەکانی جەنگە جیهانیەکان هەیە بەڵام لەگەڵ ئەو یادکردنەوانەدا ئێمە ئەمانتوانی هەر ساڵی پرۆژێک بۆ ئەو خەڵکە دابینکەینەوە خزمەتی عملی ئەو خەڵکە بکەین بەداخەوە کە ئەمە ناکرێت ئەندام پەرلەمانێت چ فشارێکتان کردووە لەسەر حکوومەت ئەندام پەرلەمانەکانی عێراق و بەغاش ئێمە بۆ قەڵاتزێ مەسەلەن سێ چوار جار سەردانی مەرزیچێ لێمان کردووە و لە پەرلەمان خواست و داوای ئەومان گەیاندوە بەڵام بەداخۆ بەهۆی ئەو ململانە سیاسی کە لە کوردستانە هەیە و دۆخی ئێستای پەرلەمانی کوردستانیش نەتوانراوە داخوازەکانی ئێمە خەڵکی جێبەجێ بکرێت جەنابێت قایمقامی ئەم ناوچەیت لە ساڵیادی ئەو کارە سەرە دڵتەزێنەی ساڵی 1970 چیت هەیە ئەمڕۆ دیارە 24 لە قڵازێ و لە پشدەر دوو دەلالەت و ئاماژەی هەیە تەنها ساڵی 74 نیان دەلالەتی یەکەم ئاماژەیە بۆ بردومانی مرکزی قەڵازێ بە چەکی ناپاڵمی نێودەوڵەتی قەدەغەکراوی ئەو کاتەوە کە ئەو کاتە بڵێ سەرۆکاتی زانکۆی سلێمانی لە ناو قڵازێ بوو ڕاستەکەی جێگای داغ بوو ینی کارەساتێکی ئاوا تاوانێکی ئاوا گەورە لە کاتی خۆیدا کە 160 شەهید و زیاتر لە 370 برینداری لە منداڵ و پیر و کەکەوتە خوێندکاری بێدیفاعی لێکەوتەوە زۆر بەداخەوە ئەو کاتە بە بێدەنگی تاوانەکە تێپەڕی لەبەرەوەی ڕیزبەندی و پەرژەوەندی زلهێزەکانی ئەو کاتی دنیا وا بوو ینی بەداخەوە جاری شکێ دێڵێمەوە ینی ئەوە باسی هاندا بۆی لە ئایندەدا تاوانی گەورەتر دەرهەق بەگەلی ئێمە ینی ئەنجام بدا ئەوەی کە پەیوەندی بە ساڵی 82 یان دەلالەتی دووەم ئاماژەیە بۆ ڕاپەڕینێکە لە 24 لێرە لەم سەر قەبرانەوە ئەنی لەم سەر قەبرانی بەرخودان و بەرگری و خۆڕاگریەوە جاریشکە ڕاپەڕین لێرەوە دەستی پێکردەوە هەموو کوردستانیشی گرتەوە هەرچەندە دوو شێرەژن لێرە شەهید بوون بەڵام ینی ڕاپەڕینەکە سەلماندیەوە کە خەڵکی پشدەر نەکرد بە کارەسات و بۆ دومان و تاوان تەسلیم نابێ بەعکسەوە ئەنی ڕۆحی بەرگری و بەرخودان لە ناخیاندا گەورەتر دەبێت ئەمڕۆ یادەکە کرایەوە جەنابەکو قایمقامێکی ئەم ناوچەیە چیتان بۆ خەڵک کردووە ئەوەندەی من خەڵکم دواندووە خەڵک زۆر گلەی هەیە خەڵک باسی مەرزی کێلێ دەکات دەڵێ وەکو پێویست نەیتوانێت خزمەت و ناوچێ بکات خەڵک باسی جووتسایت بە جووسایتکردنی قەڵاتزە بۆ ڕانێ دەکات کە دەڵێ جادەی مەرگە و خەڵک تووشی کارەسات بووە برادێکم دوانە لە 2 ساڵ لە بەرەکانی جەنگ خۆبەخشانە پێشمەرگە بووم کە ئێشان پێمانەوە کردینە نەماڵەوە دیناریشان بۆ حساب نەکردین خەڵک داواکاری زۆرە چیتان بۆ خەڵک کردووە کە لانی کەم برینەکانی ڕابردویان کەمێک ساڕێژ بێت ڕاستەکەی خەڵک حەقێتی هەچی خەڵک بیڵێ خۆ دەزانی ئێستا کوردستان بە قەیرانێکی گەورەی سیاسی و ئابووری و تەنانەت کۆمەڵاتیشدا تێدەپەڕێ قەڵازێ و پشدەریش ئەو حەوزی پشدەرە یا بڵێ قەزای پشدەر وەکو باقی شوێنەکانی تری کوردستان دەرگیرە لەگەڵ هەمان ئەو قەیرانی کە باڵی بەسەر کوردستاندا کێشاوە ئەنێەوە یەکێک لە خەلە گەورەکانی ئێمەیە کە بودجەی پێویست نییە بۆ ئەوەی ئەنی چۆن دەڵێ پرۆژەی خزمەت گوزاری و ئاوادانی لە ناوچەکە بکرێتەوە یا دروست بکرێ یا ئەنجام بدرێ ئەوەی کە پرۆژەی تاقانەیە ئەم ساڵ تا ئێستا تەنها دەستپێکردنی قۆناغی یەکەمی قیتاوکردن و چاوڕێژکردنی ڕێگای کێلەیە کە پێمان وایە مەرحەلێکی باشە قۆناغێکی باشە
بۆ جێبەجێکردنی بنیەی تەحتی ڕێگاکە چکە تۆ تا ژێرخانی ڕێگاکە دروست نەکەی تا متەطەڵەباتی مەرزەکە دروست نەکەی ناتوانانی بچێ قۆناغی دووەم کە ئەوەی ئێمە زیاتر پێ دەڵێ شەڕی قانونی کە ئەم شەڕە زیاتر لە بەغدایە. پایامم ئەوەیە کە ئەوانەی کە دێنێرەکانە ئەو ڕۆخۆیان بە کەسوکاری ئێرە دەزانی قەڵاتزێ ئەو مەسئول ئەو ئەندام پەرلەمانانە و کەسانی کە دێن لە دوورەوە هەر نییە سەردانیش بکەن و بگەڕن و ئێستاوەکو دەبینم کەسی لێ نەما هەمووی چۆڵ بڕۆیشتەوە هەمووی لە هەولێر و سلێمانی دادەنیشن و دەڕۆنەوە پێم خۆشە لێرەکانە بمێننەوە ئاگان لە وەزعی قەڵازێ بێت ئاگان لە شارەکەی خۆیان بێت ئێستا بۆ نمونەوەی لێرە ماوە تۆ زربەی دەبێ بگەڕێتەوە تا ئێستا وتیلێکی لێنی قەڵازێ تا ئێستاکەینێ تۆزێ بڵین شوێنێکی وای لێ نییە کە میوانێک بۆی بچێت ئەوە هەمووی لێرە ماوینەوە کە خۆکیانکەین و بیان بین و ئەوجا بۆ قەڵازێ بەڕاستی قەڵازێ پێویستێکی زۆری دەبێت هیچ شتێکی جوانی بۆ دابین نەکراوە ئەوە هیچ شتێک نەکراوە قەڵازێ لە بناغەوە دەستی پێکردوێتەوە ئەوڕۆ ینی پێویستە شتی بۆ بکرێت چی کراوە بۆ کەسوکاری قوربانیەکان کە لە 74 قوربانیاندا ئێستا بۆ نمونە ماڵی ئەحمەدی حاج سابیری ماڵی پوری منن ئێستا بۆ خۆی لە وجوددا نەماوە نەوەڵا هیچیان بۆ نەکراوە چیان بۆ کراوە هیچیان بۆ کراوە پێشدا قەبرەکانیان تۆزێ دەڕازانەوە باش دەبوو ئێستا ئەوەش نەما هەموو ئێستا چ دەکرێت هیچ ناکرێت بۆ قەڵازێ ئەوەم بەبیرم بێ من خۆم منداڵ بووم ئەو کاتی لە 74 لە 2 لە 3 ابتیدایی بووم ئەنی بەبیرم دێ کە تیارەکان هاتن ینی قسفەکەیان کرد و ڕۆیشتنەوە ئیدێر ئەوم بەبیر دێت بەس شتێکیش نەکراوە بۆ قەڵازێ ئەم یادە چی بەیەوا بەخشی هەموو ساڵە یادی ئەکرێتەوە کۆمەڵە تاجەگوڵیندانرێت و ئەڕۆ چی بەیەوا بەخشی وڵا ئەوە دەبەخشێمە کە دەی دەیبینین پێمان ناخۆشەکە نەیەن کە دەشێن هیچ سوودێکی نییە هیچ سوودێکی بۆ کەسوکاری شەهیدان نییە بەس کە نەیەن پێمان ناخۆشە لە ماڵە دانیشتن و ئەو وەزعی ئەوڕۆکە دەیبینین یاد دەکرێتەوە دەبوو ئەو یادە ئاوان نەبێ یارە داواکاری چییە؟ داواکاریم ئەوەیە شت بکرێ بۆ کەسوکاری شەهیدان داواکاریم ئەوەیە بۆ قەڵازێ شت بکرێ ینی لە پاشگوێ نەخرێ قەڵازێ ئەمڕۆ لە قەڵابزەین تاوەکوی ئێستا حکوومەتی هەرم نەیتوانیەوە قەرەبووی ئەو بنەماڵانە بکاتەوە وەک پێویست بەڵام ئەوەی کە جێداکە هەموو ساڵە ئەو یادا زەرکەشێنەکە بۆ خەڵکی قەڵازێ لەبەرەوەی کۆمەڵە گوعد و بەڵام دەدەن بە قەڵازێ هیچی جێبەجێ ناکرێت خەڵک نیگەرانی هەیە خەڵک زامەکانی ساڕێژ نەبوون کردنەوەی مەرزیکێلە و بە تایبەتی بە نێودەوڵەتیکردنی مەرزیکێلە داواکاریی گەورەی پشدەریەکانە بەڵێنی بڕی قەدار دەدەنە گەنجان بۆ هەڵناخەڵەتەن گەنجان زۆر لەوە وریاترن بەڵام بەداخۆ بەهۆی ئەو ململانە سیاسی کە لە کوردستان هەیە و دۆخی ئێستای پەرلەمانی کوردستانیش نەتوانراوە داخوازەکانی ئێمە خەڵکی جێبەجێ بکرێن بە خۆمان ئاوادارمان نەکردبایەوە ئێستا هەر کەلاوە دەبوو قەڵازێ حکوومەتیش بەداخەوە لە ئاز قەڵازێ و لە ئاز هەڵەبجە و شوێنە کاولکراوەکان خەوتووە ئەنی پێم وایە خەڵکی منتیقەیە زۆر لەوە زیاتر دەهێنێ ئەو هەموو نەهامەتی و ویلاتی کە بە سەختکە منتیقەیە هاتووە ئەم ناوچەیە هاتووە ئەوە دەهێنێ کە خزمەتی گەورەی بکرێ هیچ کەسوکاری تۆ لەو کارە ساتەیە بەرکەوتووە ئێمە خەرج قەڵازێن هەموو کەسوکاری ئێمن ئەرەوەڵا هەموو کەسوکاری ئێمە هیچیش نەکراوە وەکو بە خۆت ئەو ڕۆدیتوتە هیچ نەکرات چکرا هەمووی هاتوون بە پێوە ڕاستها ئەو خەڵکە ناکوسێک دانراوە ناخزمەتی خەڵک کراوە ئەدی پێمان ئەوەیە ئاوڕێکی لە قەڵازێ بدەنەوەگە بە خۆمان ئاوادارمان نەکردبایەوە ئێستا هەر کەلاوە دەبوو قەڵازێ هەر بە خۆمان ئاوادارمان کردوێتەوە و هاتوینەتەوە هەموو ساڵی ژیاد دەکرێتەوە هیچ ناکرێت هەر خەڵکەکە کۆ دەبێتەوە بەڵێنیان پێدەدەن هیچیش جێبەجێ ناکرێت هیوادارین ئەو قسانی دیکەن هەمووی جێبەجێ بکرێ و جێگای خۆی بگرێ و ئەو ڕێگابانەمان بۆ چاکەن و سەرڕێز و نازر بۆ شەیدانی قەڵازێ و سەرجەم شەیدانی کورد و کوردستان دانوێنم باشە چیتان بۆ کراوە چیتان پێویستان وڵی تا ئێستا هەندێک لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان دێن ساڵانە دێن بۆ یادی کارساتی قەڵازە تا ئێستا هەندێک بەڵێن وعد دەدەن تا ئێستا هیچی جێبەجێ نەکراوە و داواکارم لە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کۆمەڵ و وعد و بەڵێنەی کە داویانە بەزیدی جێبەجێ بکەن لە یادی قەڵابزەدا چیت هەیە ئەوی ڕاستی بێ 24/74 نقطەیەکی ڕەشە لە مێژووی پشدەر و هەموو کوردستاندا بەڵام 24/4/82
ڕاپەڕینێکی گەورە بوو کە ئیعدادی قەڵاتزیە بەرپای کرد و دوای سەرتاسەری کوردستانیشی گرتەوە بەڵام ئەو شارە دایمەن زوڵمی لێکراوە لەبەرەوەی سەر سنوور بۆ مەحروم بووە لە زۆر شتدا هیچی بۆ نەکراوە تا ئێستا خەڵک خۆی قەڵاتزەی ئاوادان کردێتەوە. داواکاری زۆرن ئەگەر کاری پێ بکرێ داواکاری ئێستا بە تایبەت مەرجی کێلەیە کە بە ڕسمی بکرێت بە یەکجاری و هاچشوی ڕسمی پێدا بکرێ و ببێتە نقطەیەکی اقتصادی بۆ خەڵکی قەڵازێ و پشدەر و دەوروبەری ئەوە کارێکی باش دەکرێت. لەم یادەیە بەشداریمان کردووە بەکردنەوەی پێشانگایەک و ئەو کتێبانە بە هەدیە پێشکەش بە خەڵکی بە شەرەفی شاری قەڵاتزیەکەی. ئەوەی من هەستم پێکرد بێ زیاتر عەرەبین بۆ عەرەبی؟ وەڵا کوردیشی تیا بوو بەڵامی تر تێکەڵێ ینی ئێمە وەکەوەی کە کتێبەکانی هێنین ینی هەمە چەشنە کتێبەکان لە لامان عەرەبیشی تایە و کوردیشی تایە و ینی هەمە جۆریشە کتێبەکان. خەڵک چیتە تەحملی ئەو وەزع ناکە خەڵک تووشی وەزعێکی دارایی قرس بووە ژیانی خەڵک سەخت بووە بێگومان خەڵک بۆ ئەوە شۆڕش و ڕاپەڕین و بەرخودایی نەکرد خەڵک هەمووی لە پێناوی کوردایەتی و شۆڕش و بەرخوداندا تووشی ئەو وەزع و کارە سادە دڵتەزێنانە بووە بۆیە پێویستە ئاور بەخێران لێ بدێتەوە. هۆکارێک لە هۆکارەکانی بردومانکردنی قەڵاتزە دەوترێت لەبەرەوەی ئەم ناوچەیە شۆڕش بەرپاکراوە پێشمەرگە سەرەتاییەکان لێرە بوون لانکی شۆڕش بووە دەوترێت یەکێک لە هۆکارەکان ئەمە بۆ ڕاستە؟ بەڵێ بێگومان قەڵاتزێ بە شاهدی هەموو خەڵک شوێنی حەوانەوەی پێشمەرگە بووە و لە شۆڕشەیەک لە دوایەکەکانی کوردستان لە پێشەوە بووە و لە ڕاپەڕینەکان هەر لە پێشەوە بووە و گوند و شارەکانی وێران کرد گوندەکانی ڕاگواز دوای شاری قەڵاتزەی وێران کرد بێگومان هۆکاری سەرەکی هەر ئەوە بووە کە شۆڕش لەم ناوچەیەوە سەری هەڵداوە و خەبات و بەرخودانی کوردان لەم ناوچەیەوە درێژەی هەبووە و دواتر شوێنەکانی تری گرتوتەوە. بەقەدەر ئەوەی کە لانکە شۆڕش بووە خزمەت بەم ناوچەیە کراوە لەقەدەر پێویست نییە ناڵی هیچ نەکراوە بێگومان بێویژدانە بەڵام پێویستی بە زیاتر ئاوە لێدانەوە ئەم ناوچەیە چونکە بەقەدەر تەسعیەدان و بەقەدەر ئەم کارە سادە دڵتەزێنە نەخیر بە ئاسی پێویستدانە پێویستە ئاوڕی زیاتر لەم ناوچەیە بدرێتەوە. پێویستە دانیشتوانی شاری قەڵاتزێ وەک چۆن دەڵێ ڕاپەڕن لەو دەسەڵاتە بە شێوازێکی وا کە داوای مافی خۆیان بکەن هەر ئاوا دەستەوەستان نەوەستنەوە لە کاتی بۆنەوە یادەکان کە بە شێوازێکی ڕەمزی بکرێتەوە. چی کرا بۆ شەهیدەکان؟ وڵا تەنها قسەی بیرقەدار و هتا تیشتی جامۆ نەکرا بۆ شەهیدەکان نەشیدانەکان نەوە ئەو شەهیدانەوە شەیدان شەڕی ناوخۆ تەنها هیچ جامۆ نەکراوە. پێویستە هەموو لامان وەفادار بین ئەمەکدار بین کە خزمەتی شەهیدان کە سوکاری شەهیدان خەڵکی زەماوەری گەلەکەمان بەگشتی بکەین بەڵێنێک نەدەین کە جێبەجێ ناکەین کە بەڵێنماندا جێبەجێ بکەین چونکە ئەو کاتە دەبێتە 2000 برینداربوونەوەی یا زانداربوونەوەی خەڵکی زەماوەری کوردستان. خەڵک ئەو دوو سایدەی بۆ قیرتاو بکرێەوەی لێوان قەڵاتزێ ڕانێ خەڵک ئەوێ مەرزی کێلێ بکرێتەوە بەتاڵ و بێکارە خەڵک ئەمەی پێویستە نەک یادێکی ڕۆتینات. ڕاست هەمووی ڕاستە ئێستا ئەو یادانە دوایەتی خەڵک ناشکێنێت بەڵکو خەڵک بێزار دەکات بەس ئەمە علاقەی بە دەسەڵاتی تەنفیزیەوەیە علاقەی بە حکومەتەوەیە حکومەتیش بەداخەوە لە ئاست قەڵاتزێ و لە ئاست هەڵەبجە و شوێنە کاولکراوەکان خەوتووە. ئەمڕۆ لە قەڵاتزەین تاوەکوی ئێستا حکوومەتی هەرم نەیتوانیوە قەرەبووی ئەو بنەماڵانە بکاتەوە وەک پێویست بەڵام ئەوەی کە جێداکە هەموو ساڵە ئەو یادا زەرکەشێنەکە بۆ خەڵکی قەڵاتزێ لەبەرەوەی کۆمەڵە گوعد و بەڵام دەدەن بە قەڵاتزێ هیچی جێبەجێ ناکرێت. خەڵک نیگەرانی هەیە خەڵک زامەکانی ساڕێژ نەبوون
کردنەوەی مەرزی کێلە و بە تایبەتی بە نێودەوڵەتیکردنی مەرزی کێلە داواکاریی گەورەی پشدەریەکانە بەڵێنی بڕی قەدار دەدەنە گەنجان بۆ هەڵناخەڵەتن گەنجان زۆر لەوە وریاترن بەڵام بەداخۆ بەهۆی ئەو ململانە سیاسی کە لە کوردستانە هەیە و دۆخی ئێستای پەرلەمانی کوردستانیش نەتوانراوە داخوازەکانی ئێمە خەڵکی جێبەجێ بکرێن ئەگە بە خۆمان ئاوادارمان نەکردبایەوە ئێستا هەر کەلاوە دەبوو قەڵازێ حکوومەتیش بەداخەوە لە ئاست قەڵازێ و لە ئاست هەڵەبجە و شوێنە کاولکراوەکان خەوتووە ینی پێم وایە خەڵکی منتیقەیە زۆر لەوە زیاتر دەهێنێ ئەو هەموو نەهامەتی و وەیلاتی کە بە سەختکە منتیقەیە هاتووە ئەم ناوچەیە هاتووە ئەوە دەهێنێت کە خزمەتی گەورەی بکرێ ئەم یادە چی بە خەڵکی ئەم ناوچەیە بەخشێ ئەم یادە پێمان دەڵێت کە پێویستە هێرە سیاسەکان هەموو گەلی کوردستان بە یەکدەنگ و بە یەکێزەک بگرێت بەوە بەدیهێنانی ئاواتی گەورەمان کە سەروەری کوردستانە بە پلە یەکەم بریتیە لە ئاشتەوایی سیاسی و هەروەها ڕێخستنەوەی ناوماڵی گەلی کورد جەنابەت قایمقامی ئەم ناوچەیت و دەسەڵاتی یەکەمی لەم ناوچەیەدا بۆ فشار ناکەشت بۆ خەڵک بکرێت ئەگەر تۆ پێت نەکرێت کێ پێی ئەکرێت ڕاستەکەی ئەوە پرسیارێکە ینی زۆر جار دووبارە دەکرێتەوە بەڵام من پێم وایە حەقەوتر ینی بۆ جوابی ئەو پرسیارە لە خودی ئیدارە سەیری خودی ئیدارە بکەین ئیدارە بۆ خۆی پرۆسەی هەماهەنگیە لە نێوان سەر و خواری ئیدارەدا ئەین تۆ لەسەرەوە ینی هەر کەسێک نەکەر من مەبەسمەوە نییە من خۆم دەرباسکەم لە مەسئولیەتەوەوانە هەر کەسێک بێنی بیکەی بە قایمقام لە قەڵازەی لە هەر قەزایشکی کوردستان تۆ کە لەسەرەوە بودجەی پێویست بەرنامەی پێویست نەخرێتە بەردەمی ینی چۆن دەتوانێت خزمەتێکی باشی خەڵک بکات بۆیە ینی من پێم وایە فشار بکەیت فشار دەکرێت ینی ئەوەی کە زەرورە ئەوەی کە پێویستە ئێمە لەگەڵ سەروی خۆمان کردومانە بەڵام جارێک دووجار کە جواب نەبوو بە ناچاری ینی وەزاکان تەنها لێرە نییە تۆ ناتوانانی پشدەر ئیسtisna بکەی هەڵاوێری بۆ بکەیت لە هەموو شوێنەکانی کوردستان پێ دوابێ بە تەنیا دەتوانانی لێرە ئەوەی کە زەرورە بیکەیت ئەمە ئەو تاجە گوڵینانەیە کە لەلایەن وەفدەکانەوە هێنراون بۆ قەڵاتزێ و یادی بردومانەکەی قەڵاتزیان کردوتەوە لێرە پەیامەکانی هاوڵاتیانیش بەو جۆرە بوو کە ساڵانە کۆمەڵی وەفد دێنە ئێرە و تاجە گوڵنەی خۆیان دادەنێن و دەڕۆنەوە ئیتر وەکو پێویست خزمەتی قەڵاتزێ و قەڵاتزیەکان ناکرێت خەڵکی قەڵاتزێ داواکاری زۆرە خەڵکی قەڵاتزێ گلەیی زۆرە خەڵکی قەڵاتزێ دڵی زۆر پڕالەوەی کە دەڵێن وەکو پێویست خزمەتی ئەم ناوچەیە نەکراوە وەکو پێویست نەتوانراوە ئاور لە کەسوکاری شەهیدان بترێتەوە وەکو پێویست دەسەڵات نەدراوە بە قایمقامی ئەم ناوچەیە پارەی نەخراوە بەدەست کە خزمەتی ئەم خەڵکانەی ئێرە بکات خەڵکی ئێرە داوا دەکەن مەرزی کێلەیان بۆ بکرێتە مەرزێکی نێودەوڵەتی و زیاتر هاوڵاتیانی ئەم ناوچێ بتوان لێ سوود بن خەڵکی قەڵاتزێ داواکارن شەقامی بەجوود سایدکردنی ڕانی قەڵاتزێ کە بە شەقامی مەرگ ناسراوە لێرە بۆیان بکرێتە جوودساید و تاکو زیاتر خەڵک تووشی کارەسای دڵتەزێن نەبێت خەڵکی داواکاریان زۆرە و داواکانن لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەرپرسەکان زیاتر ئاوڕ جددی لێرە بدرێتەوە و تەنها یادکردنەوەیەکی ڕۆتینات نەبێت کە دوای کاتژمێرێک ئەوەتە بە بەرچاوی خۆتانەوە ئەگەر کامێرەکەم بیگوازێتەوە تابلۆکان لێ دەکرێتەوە و ئیتر تا ساڵێکی دیکە نایەنەوە ئەم جێگەیە بۆیە ئەمە داواکاری خەڵکە لێرەوە دەڵێن تەنها تاجەگوڵینە و تەنها یادکردنەوەیەکی ڕەمزی سوود بە ئێمە نابەخشێت و برینەکانی ئێمە ساڕژ ناکات ئێمە دەمانێت بەجددی خزمەتمان بکرێت تاکو هەستکەین وەکو پێویست دڵسۆزێکمان هەیە و ئاوڕمان لێ دراوەتەوە پەیامی ئەم جارشمان لە قەڵاتزەوە لە لای سەرقەبرانەکەوە گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت